دوای مانگێک لە ڕەحمەت و عیبادەتی مانجی پیرۆزی ڕەمەزان و پاش چەند هەفتەیەک لە بارانی بەخوڕ و گەڕانەوەی کەشێکی زستانە، دوجار خۆری بەهار بەسەر سروشتی کوردستانی نیشتیماندا درەوشایەوە. هاوڵاتیان ڕوویان لە دەر و دەشت و سەیرانگاکان کردووە. ئەمەش دیمەنی سەیرانگای بێرۆیانە لە قەزای ڕەواندۆز. خێزانەکان بۆ چێژ وەرگرتن لە سروشتی جوانی ناوچەکە لە دەوری یەکدی کۆبوونەتەوە. سەرەتا بە خێراتن وەکەین. تەلەڤیزیۆنی پێیان یەکێکە لەو تەلەڤیزیۆنانی کە زۆربەی خەڵک خۆشیەوێ و گوێشی لێگرن و تەماشەش یەکەن، بە خێراتن وەکەین بۆ دۆڵی ئاکۆیان بە تایبەتی گوندی ئاکۆیان. ئەوڕۆ کە ڕۆژی هەینیە جەوەکە خۆش و گونجاوە، تقریبا نمە بارانە کات، بەڵام خۆتەزانی ماوە کە لەبەر ڕەمەزان و ئەو لێزمە بارانێک کە مەودایشی درێژە دێ خەڵک کم توانیتی بێتە دەری، بەڵام ئەوڕۆ لەخوای بە زیادی جەوەکە خۆشە و خەڵکەی زۆر هاتیە سەیران و گەشتی. زۆربەی خەڵکەکان خواردنیان لە ماڵێ دەگە خۆهینای و لێرە بە عایلی و خانەوادە و پێکەوەی خۆن، یاخود زۆریش لەو خەڵکانە دێن دوای پاشنیوە ڕۆدەین سەردانی ئێرەکە. بە حکمی ئەو کەشت هەوایکە بارانشی زۆر بە الحەمدوللا و ساڵەکە بارانشی زۆر باری، بەرەکەتش زۆر بوو. هەدوو نەسینە و کەندێ ساڵان هیچ سای پێدە نەدات، ئێستا ئاوەشی باش پێدا دێ. الحەمدوللا لەخوای بە زیادی بی بە حکمیەوەی ئەنی خەڵک نهاتۆ دەرێ، بەس ئێستانەکە زۆر زۆر باشە لەخوای بە زیادی بە خەڵکەکە و بەرەبەرە دەرێ. بارانە زۆرەکەی ئەمساڵ ئەگەرچی گەشت و گوزاری دواخست، بەڵام دیاریەکی گەورەی بۆ سروش جێهێشت. هەموو سەرچاوەکانی ئاوپڕ بوون و کانیەکان بوژاونەتەوە. لێرە تەنیا خەڵکی ڕەواندوز نابینیت، گەشتیاران لە شارەکانی تریشەوە هاتوون و گەشت و سەیران دەکەن. سەرەتا سوپاس و ستایش بۆ خوای گەورە کەوا بارانێکی بە ڕەحمەت باریوە. هەرچەندەکە بەهارەکان تاخیرە، بەڵام خەڵک یعنی تا مەزرۆیە بێتە دەرێ، خەڵک حیساب کە ساڵەکە لە ژۆرەیە. ئێستا شەڕ الحەمدوللا ڕۆژێکی خۆش بووە، تا ئێستا باران نهاتیە، خەڵکەکە ڕوویکتە سەیرانگای. سێوکار هەبوون کە لەوەی خەڵک ینی ئەو ماوەی کە بەهۆکاری ڕەمەزان و بەهۆکاری بارانی زۆر و بەهۆکاری ئەو وەزعە نالەبارێکە هەشە، بەڵام ئەمڕۆ پێم وایە یەکەم هەینیە جێوێکی خۆشەوە، خەڵک زۆر هاتۆتە دەرێ و ئەو بەهارە لە هەمولایەکی و ئێوەی بەڕێزیش پیرۆزبی هاتینە ئەو گۆشتەی بکەین و وەکو سیاحیەک بەهارەکە بەهارێکی خۆشە و ئینشاءڵڵا ومێ دەکەین خوای تەبارەکە و تەعالا هەموو فەسلەکانی کە لۆ ئینسان دابین کردووە هەموو فەسلەکان ڕەحمەت و بەرەکەتە و ومێ دەکەین خوای گەورە ئاوەکی بۆ ئاگریدا بکە لەسەر هەرێمی کوردستان، لەسەر تەواوی عێراق ئینشاءڵڵا هەرچی بەڵاو نسیبەتە لەسەر کوردستان لا بکەین. لەگەڵ هاتنی وەرزی بەهار و نوێبوونەوەی سروشت، دەشت و دەربەسەوزی پۆشراون و هاوڵاتیان ڕوو لە سەیرانگا و ناوچە گەشتیاریەکان دەکەن. لەم نێوەندەدا پاراستن و پاک و خاوێن ڕاگرتنی ژینگە و فڕێنەدانی پاشماوەکان دەبێتە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و بەجێبەجێکردنی سیمای جوانی سروشت بە جوانی دەمێنێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سەیرانگای بێرۆیان لە قەزای ڕەواندۆز.